چاوەڕوانیەکان لە بزوتنەوەی دانیشتووی لە ساڵی نوێی خوێندندا. بڕیارە ڕۆژی دووشەممە 3 مانگی ڕازبەر زانکۆکانی ئێران بە زیاتر لە 4 ملیۆن خوێندکارەوە بکرێنەوە. بەرپرسانی کۆماری ئیسلامی ترسی خۆیان لە پەرەسەندنی بزوتنەوەی دانیشتووی لە ساڵی نوێی خوێندندا ناشارنەوە. لە مانگەکانی هاویندا وەک ڕێکارەکانی خۆپارێزی دەیان چالاکی بزوتنەوەی خوێندکاریان دەست بەسەر کرد یان ئیزنی درێژەدان بە خوێندنیان لێسەنەوە. خوێندکارانی ناڕازی و هەڵسوڕاوانی سنفی لە 14 زانکۆی ئێران ڕۆژی شەممە 1 ڕەزبەری 1402 هەتاوی هاوکات لەگەڵ دەستپێکردنەوەی سەر لە نوێی کلاسەکانی دەرس لە ڕێگای بڵاوکردنەوەی چەند بەیاننامەیەکەوە جەختیان کردوتەوە کە لەسەر هەوڵەکانیان بۆ ڕێخستنی ناڕزایەتی و مانگرتنی سەراسەری لە دژی کۆماری ئیسلامی بەردەوام دەبن. لەم پەیوەندیدا دەتوانرێت ئاماژە بە بەیاننامەی ئەو 6 خوێندکارە بکرێت کە سزای هەڵپەساردن لە خوێندنیان بۆ دەرچووە. ئەوان لە بەیاننامەکەدا کە دوای نوێ بڵاویان کردەوە وێڕای ئاماژە بە بێکاریگەربوونی هەڵپەساردن و دەرکردن لە زانکۆکان نووسیویانە. ئەم هەڵپەساردنانە شتێکی چاوەڕوان نەکراو نییە چونکە ژیانی ڕۆژانەی ئێمە بەردەوام تێکەڵا لەگەڵ هەموو چەشنە هەڵپەساردنێک لەوانە هەڵپەساردن لە داهاتوو لە ئەمنیەتی پیشەیی و دەرمان و هیتر. ئەوەی مژدەبەخشە بەرزبوونی ورە و خولیای ژیانە کە دەڕوانێتە دەرەوەی زنجیرەکانی ئەو هەڵپەساردنانە یان بەواتایەکی تر ئەو بێمافیانەی کە بەسەر ژیانماندا سەپێنراوە. لەیلا حوسێنزادە چالاکی سیاسیش کە پێشینەی 3 جار دەست بەسەرکرانی هەیە ڕۆژی 29 خەرمانان لە دانیشتنی دیفاع لە پایاننامەکەیدا ورەیەکی هاوشێوەی لە خۆی نیشاندا. ناوبراو بەبێ لە بەرچاوگرتنی هەڕەشەکان بەبێ حیجاب بەشداری لە جەلەسەی دیفاع لە پایاننامەکەی کرد. ئەو ورە خەباتکارانەیە ترسی مەرگی خستۆتە دڵی بەرپرسە ورد و درشتەکانی ڕژیمی ئیسلامیەوە. کۆنەپەرستانی دەسەڵاتدار لە زانکۆی تاران بەبێ هیچ پرسیار و وڵامێک 2 مامۆستایان تەنیا بەهۆی بەشداریکردنیان لە کۆبوونەوەی دیفاع لە پایاننامەی لەیلا حوسێنزادە هەڵپەساردووە و هەڕەشیان لە باقی ئەو مامۆستایانش کردووە کە بەشداری ئەو کۆبوونەوەی بوون. ئەو ترسەی کە بەرپرسانی کۆماری ئیسلامی لە بزوتنەوەی چەپی خوێندکاری هەیەە پێشینەی مێژووی هەیە. بە درێژایی سەردەمی دەسەڵاتی ڕژیمی پاشایەتی و ئیسلامی جگەل لە ماوەیەکی کورت کە ڕفۆرم خوازانی حکوومەت پێشەنگی بزوتنەوەی خوێندکاری بوون، خوێندکارانی چەپ و سۆسیالیستی بەردەوام هێزی بزوێنەری ناڕزایەتی و خەباتی شۆڕشکێرانەی خوێندکاران و ڕنگدانەوەی خەباتی ڕادیکاڵ بوون لە ناو کۆمەلگادا. بەشێکی زۆر لە هەڵسوڕاوان و ڕێبەرانی حیزب و ڕێکخراوە سیاسیە خەباتگێڕ و ڕادیکاڵ و کۆمونیستەکان دەرچووی زانکۆکان و بەشێک بوون لە بزوتنەوەی خوێندکاری. خۆڕاگرترین و بەجەربەزەترین زیندانیانی سیاسی لە هەردوو حکوومەتی سەڵتەنەتی و ئیسلامیدا لە نێو خوێندکارانەوە سەریان هەڵداوە. ئاخوندەکان و لەوانە خومەینی دەیانزانی کە ڕەوتی چەپ و کۆمونیست لە زانکۆکان بەرەو ئەوە دەچێت کە بۆ هەمیشە بازاڕی سەدان ساڵەی پەرەپێدان بە خوڕافات و درۆ دەلەسە و دزی و گەندەڵیەکانیان پێدا بخات. لەمڕۆوە دوای گەیشتن بە دەسەڵات لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا بە خەرجکردنی هەزینەیەکی زۆر و بەکارهێنانی ئەشکەنجەگەران، جنایەتکاران و دواکەوتوانی ئاینی زۆرترین هەوڵی تەبلیغاتی کۆنەپەرستانە و سەرکوتگەرانەیان لە دژی دانیشتجویان و مامۆستایانی چەپ و پێشکەوتن خواز بەکردەوە دەرهێناوە. ئەوان لەم ڕێگەیەوە زیانی قورسیان بە کۆمەلگا و خوێندکاران گەیاندووە. بەڵام کاریگەری سەرجەم هەوڵە دژە ئینسانیەکان لە ئاخێزەکانی بەفرامباری 96 و خەزڵوەری 98 و بە تایبەتی لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا بوو بە بڵقی سەرئا و بزوتنەوەی خوێندکاری سەرەڕای ئەو هەمووە سەرکوتگەریانە هەروە پێشڕە و پێشەنگمایەوە. لە هەلومەرجی ئێستادا کە دەنگی خەبات و ناڕزایەتی لە هەموو گۆشە و کەنارێکی ئەم کۆمەلگایە بەرز بووەتەوە، لە هەلومەرجێکدا کە ژنانی ئازادی خوازی ئەم کۆمەلگایە لە گەلێک بواردا سنگیان کردوتە بە قڵغان لە بەرامبەر کۆنەپەرستی ئیسلامیدا، مامۆستایان، معەلیمان، خانەنشینان
کرێکاران و بێبەشان و ستەملێکراوان لە پێناو دادخوازیدا هاتوونەتە مەیدان، لەوەها دۆخێکدا بە شێوەیەکی سروشتی دەبێت چاوەڕوانی ئەوە لە بزوتنەوەی دانیشتجویش بکرێت کە خاوەنی گەلێک ئەزمون و نەریتی خەباتکارانەی بەنرخە لە ساڵی داهاتووی خوێندندا خۆی لەگەڵ کەش و هەوای گشتی کۆمەلگا و ویست و داواکاری مافخوازانەی کۆمەڵانی خەڵکی بێبەش و ستەملێکراو هاو ئاهەنگ بکات.